حیزب و داڵدەی تاوانباران لە هەرێمی کوردستان. كعقيد عز الدين كبداخوا بريندارة برينا كشي سختة ومقدم كيوان أفسري بن كي بوليسي باختياري وهروها شهيدي زوانا مرك فيوند كاكا فيوند عز الدين ولقال دو بوليسي تر زامدار بون وإستاش هێزەکانمان لەگەر هەموو دەستگا ئەمنیەکان خەریکی ئەوەن بە زووترین کات تۆمەتبار دەستگیر بکرێت و دەستگیریشی دەکەین. ئەوە قسەی بەڕێوەبەری پۆلیسی هەولێرە لەسەر کەیسێک لە بەرواری 2/11/2020 لە هەولێر ڕوویداوە. هێزێکی پۆلیس دەچنە سەر تاوانبارێک بۆ ئەوەی بە گوێرەی یاسا دەستگیری بکەن، بەڵام نەک هەر ناتوانن دەستگیری بکەن، بەڵکو کوڕی بەڕێوەبەری پۆلیسی ناو شار دەکوژرێت و بەڕێوەبەرەکە و سێ کارمەندی تریش بریندار دەبن لە هێرشەکەدا. ئەگەرچی بەڕێوەبەری پۆلیسی هەولێر بەڵێن دەدات بە زووترین کات تاوانبارەکە دەستگیر بکەن، بەڵام بە تێپەڕبوونی زیاتر لە 4 مانگ نەتواندرا ئەو تاوانبارە دەستگیر بکرێت. لە کاتێکدا لە شاری هەولێر زیاتر لە 5,000 کامێرەی چاودێری هەیە. خەڵکی هەولێر دەپرسن ئەگەر بەڕێوەبەرێکی پۆلیس نەتوانێت بکوژی کوڕەکەی خۆی دەستگیر بکات، ئایا دەتوانێت تاوانبارانی تر دەستگیر بکات؟ نوێترین کەیسی دەرباسکردنی تاوانباران لە ڕووداوی هێرشکردنە سەر غالب محەممەد پەرلەمانتاری عێراق بوو لە سلەیمانی، ئەگەرچی لە ڕێگای کامێرای چاودێریەوە تاوانبارەکە دەردەکەوێت و هەموو زانیاریەک لەبارەی کەسەکە دەزانرێت کەچی 2000 دەرباز دەکرێت. هاوکات سێ بەرپرسی هەواڵگریش کە بە گومانی دەست هەبوون لە هێرشەکە دوای دەستگیرکردنیان دواتر بەبێ هیچ لێکۆڵینەوەیەک ئازاد دەکرێن. لە هەندێک حاڵەتی تریش فشار دەخرێتە سەر ئەو کەسانەی کە تاوانیان لەلایەن کەسە دەستڕۆیشت و حیزبیەکانەوە بەرامبەر کراوە بۆ ئەوەی بە سوڵحی عەشایری و دەرەوەی یاسا ڕازی بن، ئەگەریش ڕازی نەبن هەڕەشەیان لێ دەکرێت. ئەمە جگە لە حاڵەتی داڵدەدانی تاوانباران لە هەولێر و سلێمانی کە بە گوێرەی ئامارەکان ڕەنگە سەدان کەیسی لەو شێوەیە هەبن. تۆمەتبار لە سلەیمانی تاوانی کردووە و هەڵاتوە بۆ هەولێر و بە پێچەوانەشەوە لەلایەن بەرپرسانی حیزبی دەستڕۆیشت و داڵدەدراون. بەیاننامەکانی پۆلیسی هەولێر و سلێمانی لەسەر ئەو بابەتە و دش بە یەک باشترین بەڵگەن. ئەمە لە کاتێکدایە ئەو تۆمەتبارانەی کە پشت و پەنای حیزبیان نییە زۆر بە خێرایی و لە ماوەیەکی کەم دوای ڕووداوەکە دەستگیر دەکرێن و سزاش دەدرێن. هەبوونی هێز و دەسەڵاتی ئەمنی لەسەروی دامەزراوەی فەرمی بۆ ئەوەی هەر کاتێک بیانەوێت کەسێک لە دەسەڵاتی پۆلیس و یاسا دەرباز بکەن و دووبارەبوونەوەی حاڵەتەکان بە بەردەوامی بێمتمانەیی تەواوی بە دەسەڵاتی پۆلیس و دادگاکان دروست کردووە. بە جۆرێک کاتێک تاوانێک بکەن بۆ خۆپارێزی پەنادەبەنە بەر حیزب یاخود هەوڵ دەدەن خۆیان تۆڵە بکەنەوە، چونکە پێیان وایە پەنابرنە بەر دادگا و پۆلیس کاری بێهێزەکانە.